خاڵێکی تر ئەوەیە کە شیعەکان ئەڵێن عەمار و ئەبوو ذەر و میقداد ئەم سێ بەڕێزە لەگەڵ سەلمانی فارسی خوا لەیان ڕازی بێ ئەمانە جەماعەتی عەلی کوڕی ئەبی طالب باشە چ دەلیلە لەسەر ئەم داعوەیە هەیە لەسەر ئەم داعوا و لاف و گەزافە هەیە ڕەئیمان بۆ بێنەوە بزانین سەلمانی فارسی یا ئەبوو ذەر یان میقداد یان ئوسامە یا هەر یەکێک لەو بەڕێزانەی کە ئێواڵێن ئەمانە شیعەی عەلی بوون ڕەیەک لەم چوار سەحابێ بێنەوە کە بەڵێ تەئیدی ویلایەتی عەلی کوڕی ئەبی طالبیان کرد لە سەردەمی پێش ئەبوو بەکریشە ئەم بەڕێزانە سەیدنا عەلیان بە قودوە زانیوە لە خزمەتیا بوون مەفرەزە بوون تەشکیل بوون پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە چەند جارە لە بەدری شاو لە ناردنی وەکو سوورەی ممتەحینە لە بیداتی ممتەحینە هاتووە سەیدنا عەلی و مەقدادی کوڕی ئەسوەدی پێکەوە ناردووە لەگەڵ زوبەیری کوڕی عەوام بۆ هێنانەوە ئەو نامەی کوڕی حاتەبی کوڕی ئەبی بەلتەعە نووسی بووی بۆ ئەهلی مەککە هەروەها سەیدنا عەلی و مەقدادی کوڕی ئەسوەدی ناردیسان بە هەمان شێوە بۆ هێنانی خەبەرێک دەربارەی لەشکرەکەی قوڕەیش کە هاتبوون لە غەزای بەدر ئەمە ئیشکالێک لەو دروست ناکە کە مەقدادی کوڕی ئەسوەدیش متەئەسر بێ بە عەلی کوڕی ئەبی طالب و کە پیاوچاک و سوارچاک و پیاوێکی بەتەقواکار و الحەمدوللا نمونەیی پاشان چ دەلیلێکمان هەدەنە لەسەر تەکفیری شەیخەین تەکفیری ئەبوو بەکر و عومەر کە ئێوە خۆتان ئەڵێن هەموو کەسێک ئەبوایە تەکفیری ئەم شەیخەینە بکات کە ئێستاش ئێمەتان پێ کافرە لەبەرەوەی باوەڕمان بە خلافەتی ئەبوو بەکر و عومەر هەیە چ دەلیلێکتان هەیە لەسەر ئەوەی کە مەقدادی کوڕی ئەسوەد ئەم دوو بەر خەلیفە بەڕێزەی بە کافرزانی چ دەلیلێکتان هەیە کە ئەبوو ذەر خوا لێی ڕازی بێ ئەم دوو خەلیفە بەڕێزەی بە کافرزانی بێ یا هەرێکی تر لەو چوار بەڕێزەی کە ناویانە بێ یان سەحابەکانی تر چ دەلیلێکتان هەیە لەسەرەوەی کە ئەم پیاوە بەڕێزانە بەڕائەتیان دەربڕی بێ لە ئەبوو بەکر و عومەر وەکو کە ئێوە داواکەن و مەزهەبی ئێوە داواکە کە هەر کەسێک مسڵمان بێ بە نەزەرتان ببێ بە شیعە ئەبێت تەبەڕای خۆی ئیعلام بکا لە ئەبوو بەکر و عومەر و ومن والاهما هەر کەسێکیش کە پشتیوان و لایەنگریان یعنی ئێمەمانانیش و بەم تەبەڕابوونەش نەبێ نابێ بە شیعە باش چ دەلیلێکمان لەسەرەوە دەنە کە مەقدادی کوڕی ئەسوەد وای کردو یا جنێوێکی بە ئەبوو بەکر و عومەر دابێ حاشایان طبعا حاشا لەوان چونکە ئەوان زۆر بەڕێزترن لەوەی کە شتێکی وا بکە کەوا بوو ئەمانەی شیعە لاف و گەزافێک و سەنەدێکی خەیاڵیان بۆ دروست کردو لە کەذابین و مغالین بە پێناسەی خۆیان هیچ دلیلی هیچ شتێکی تری لەسەر نییە جا سەیر ئەوەیە لە مەقولاتی تریانە کە هاتووە لە ڕیوایەتی تریانە کە هاتووە ناوی زوبەیری کوڕی عەوامیشیان خستۆتە ڕیزی ئەم چوار بەڕێزەوە لە ڕیجال الکەشی پیاوانی کەشی کە کتێبەکە کەشی ناوی کابراکەیە و ڕیجال عیلمی ڕیجالەکەیە لە لاپەڕە 133 ژمارە 210 ڕیوایەتی 210 قال إن الزبير والمقداد وسلمان حلقوا رؤوسهم ليقاتلوا أبا بكر زبير كري عوام مقداد كري أسود سلماني فارسي سريان باك تاشي وكشون تلبى سريا تاشي بوين الرات در امتحانه كان هر صعيب كاله ماله طبعا زمانه وابو يسسر تاشي الموديل سريان تاشي بوي دژاتی سیدنا ئەبوو بەکر بکەن و بە شمشێر بەرەمبەری بۆستنەوە کوشتاری بەرامبەر بکەن سەیرەوەی کە باسی زوبەیری ژەکات لێرە زوبەیری کوڕی عەوامە ئەمە ڕیوایەتی ئەهلی تەشەیع فارسیەکەشە ڕیوایەتی قومیە ڕیوایەتی ئەوانی تر ڕجال الکەشی طبعا دوایی پێناسەی ڕیجالی سەنەدەکانە کاتەوە بە دوای ئەوانی ترا ڕواتەوە هی من لا يحضر الفقيه بێ یا هی ئوسولی کافی بێ ئێ باشە ئەم کابرایە کە چۆتەوە بە دوای تەحقیقات سێرەکە ئەمە زوبەیری کوڕی عەوامیشی تیا لەگەڵ ئەم چوار بەڕێزەی ترە ئێ زوبەیری کوڕی عەوام معلومە لەگەڵ تەڵحەی کوڕی عوبەیدوڵڵا و عائیشە خوا لێیان ڕازی بێت تەرەفێ بوون بەرامبەر سەیدنا عەلی بە شمشێر چۆن سەیدنا زوبەر لە تەرەفی عەلی کوڕی ئەبی طالبیش بۆ دوایی بە شمشێریش بەرامبەری وەستاوەتەوە دیارە کە سەنەدەکان بێسەروبەرن ئەشێ ئەگەر بڵێن غەڵەتێکە کە کراوە ئێ باشە غەڵەت کا خۆ کتێبەکە یەکجاری نەخوێنێتەوە کابرا دوای من سەنەدی هێناوەت ئەگەر نەجاتی زوبەر ناوێکی کە بۆ زوبەیری نووسیوە ڕجال الکەشی دوایی کەشفی کردو کە ئەمە هەڵەیەکە ئێ وایە چیچکەی بخاتە شوێنەگەر وایە بەڵام بە هەر حاڵ هەر بەم شێوەیە ڕۆیشتووە کە دیاریشە طبعا ئەمانە بە هەڵەدا چۆیان ڕیواتەکانی طبعا زۆر سەروبەریان پێکەوەنی ابن المرتضى کابراایەکی شیعەی زەیدیە
زيد كان طبعا رازين باسي إمامته وعصمته ورجعته أمانة طبعا رجل دوانزا إمامك أي جناقرنه وأم حوثيانة طبعا أم مرتضى ابن المرتضى شهر حوثيا كان حوثيا كان إساس سياسيا يشان قرتو كوبونته لسروي كحكم يمن كيعتبر دستيان أمان للراستي أخوي بدر الدين الحوثي باوشي عبد الملك شو بوقم میوانی ئەوان بوو هەر لەوێ مناظرەیەکی لەگەڵا کردن و تێمە بڕامان بە مەهدیەک نییە کە لە ناومانە ناژی ئێمە ئیمامێکمانێ کە لە ناومانە بژێ قیادەمان بکەن باوەڕمان بە 12 ئیمامیش نییە 12 ئیمام هەبن و دوایی لە مەهدیە وەستابێ ساڵی 255 هیجری کۆچی چۆت سەرداوی سامڕەوە باوەڕیشمان بەوە نییە کە مەهدی ئاوا دێ ئەوەی ئێوە ئێڵێن باوەڕیشمان بەوە نییە کە دوای مەهدی زیندووە بێت دێت و ئەوانە زیندووە کاتەوە لە ڕجعە و پێوترێ ڕێجعە سيدنا أبو بكر وعمر وخالد وعائشة وحفصة وأنا زيندوة كاتو ومحاكمان كودو داري حد نعوذ بالله الزنا لعائشة داو باورين بم اشتانني جاء أم ابن المرتضى الرد لوانا داتو لشيعي إمامي عليه أجر أوانا فإن زعموا أن عمارا وأبا ذر والمقداد بن الأسود وسلمان الفارسي كانوا سلفهم لقولهم بإمامة علي عليه السلام أكذبهم كون هؤلاء لم يظهروا البراءة من الشيخين ولا السب له ألا ترى أن عمارا باشا دي مسلم خالبة زور نبي أم كابرا أجر إمامية كان لا فقزا في أول يدن كعمار وأبو ذر غفاري مقدادي كري أسود وسلماني فارسي في شواي أمانا لتشيعك يا أبو سيدنا علي وأوان فرمو بيتيان إمامتك أبو علي وأمانش بدواي أو شوار برزايا الرونوا هر أو بدروانا خاتو كأم شوار برزا الرجل للرجال نبرا أتيان دربري وبرامبر أبو بكر وعمر ونجني وشيان بيداون سرباري وشك أمان نكردو أن عمارا كان عاملا لعمر بن الخطاب في الكوفة عماري كرياسر كي ولن يشك ولو شواري بڕای بە ویلایەتی عەلی هەبوو باش هەر ئەم پیاوە بەڕێزە عەماری کوڕی یاسر بوو بە والی بۆ سەیدنا عەلی لە کوفە هەروەها سەلمانی فارسی بوو بە والی سەیدنا عومەر لە مەدائین چۆنەشێ ئەمانە ئەوەندە دژی ئەم ئەبوو بەکر و عومەر بن و بە منافقیان زانی بێ و بە کافریان زانی بێ و بە مشریکیان زانی بێ و بە مغتەسەبی زەوتکاری خلافەتیان زانی بێ دیسان بۆیان بوو بنەوە بە والی كجزء كالإدارة وكارب دستي دولتك وحتى ولاية غصب كراوك أوش تيجي نعم ممكنة طبعا بو أمانة وقت قريت وسر ابن الأثير لأسد الغابة ابن حجر للإصابة ابن عبد البر للاستيعاب أمانة طبعا هميان باسي أماني تيابا مشيويا وهروها طبقات ابن سعد أوانيتر